وتاني دار زان لسنا من عرب لسنا أسبر رشك خواردي النص مرقم مشاوي دنيا ما خلصنا. ئەمە وتەی دایکی بورهان حەسەنە کە لە 26 مانگی ڕابردوو پاش ئەوەی لەگەڵ هاوڕێکی باسەردان چوو بوونە پارێزگای دهۆک تەنیا دوای چەند کاتژمێرێکە و دوو کەسە بە ئۆتۆمبیلەکەشیانەوە بێسەر و شوێن بوون و پاش 22 ڕۆژیش چارەنووسیان نادیارە. برایەکی بورهانیش دەڵێت تا ئێستا نازانم براکەیان لەکوێ و هێزانمنیەکانی دهۆکیش پیان وتون کە لای ئەوان نییە. کوڕەکەشی ئاماژە بۆ دەکات باوکی دەستگیر کراوە و داوای بینینی باوکی دەکات. ئێمە ئەو برایم نازانین بە ڕسمی نەگیراوە بزر کراوە لە ڕاستیە ئەکاتە قاڵوی بزرکردنەوە چونکە هیچ تەبلیغێکی پۆلیس و یاسایی بۆ نەهاتووە کە بچێتە بەردەمی دادگای یاساوە لەبەرەوە بزر کراوە 22 ڕۆژە تا ئەم تاریخە لە شاری دۆ دەست بەسەر کراوە گیراوە. ئێمە لێرەوە داوا لە پارتی دیموکراتی کوردستانەکەین کە بە زووترین کات باوکم کە ڕفێنراوە بۆمان ئازادکردن یان بتوانین تەنانەت بیبینین. ئێمە بەماوەی 22 ڕۆژە نەماتوانیوە ببینین. یعنی ئەمە چ ڕەوایەکی حەقە لە وڵاتەیە بەرپا ئەکرێت. دایکی بورهان دەڵێت لەبەر شۆڕشی کوردی نیوەی ژیانی لە گرتوخانەی بەعسدا بەسەر بردووە و هەر لەوێژ منداڵی بووە بەڵام ئێستا ئاوا پاداشتی دەدرێتەوە و کوڕەکەی بێسەر و شوێنە. بۆ حیزبمان نەک بۆ کوردایەتی ماکرد نەمازانی بۆ شۆڕش بۆ حیزبایەتیە مازانی بۆ حیزبایەتی هەر ئەو وەختی خۆمە خنکان نەمەهێن ناگەشمە ئێستا ئەوهاکەن ئەوە چاکەکە ئەمان دەنەوە حکومت ئەو پیاوتەکە ئەمان داتەوە ئێمە قبولی ناکەن هیچکە بۆمان بەردەن باشە بەری نادەن ئەتم خۆمە تەقیم لە نەفسی هەولێر خۆمە تەقیم لە نەفسی ئینەکان خۆمە تەقیمە بەتەمای چییە؟ لەلایەکی دیکەوە کوڕی چالاکێکی مەدەنی سنووری ڕاپەڕین کە بۆ دابینکردنی بژێوی ژیانی ڕووی لە هەولێر کردبوو لەلایەن چەند چەکدارێکەوە دەڕفێنرێت و پاش ئەشکەنجەدانێکی زۆر پێی دەوترێت باوکت دژی حکومەت قسەی کردووە و مافیەوەت نییە لە هەولێر ئیش بکەیت. من چالاکوانێکی شەقام لە ڕابردوودا لە خۆپیشاندانەکان جگەر لە داواکردنی ماف و کوتی هاوڵاتیان و موچەخۆران و مامۆسایان شتێکی ترم نەگوتووە. کوڕەکەمیان لە هەولێر لەسەر هەڵوێستەکانی من سزا داوا و دەستگیریان کردو بۆ ماوەی 3 سەعات ڕفاندویانە دوای ئەوەی کە لە کارەبایاندا و هەڵیان واسیەوە و داخیان کردووە و ئەنواع جۆر ئەشکەجەیان داوە و دەریان کردووە لەسەر کارەکەیان لابردووە. خانەوادەی ئەو دوو کەسی کە لە دهۆک بێسەر و شوێن کراون لەگەڵ چالاکوانەکەی ئیداری ڕاپەڕین و چەند چالاکوانێک سکاڵاکانیان گەیاندا نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانیش دەڵێت دەبێت ڕفاندن و بێسەر و شوێنکردن کۆتایی بێت و هەر کەس هەرچی لەسەر بوو یاسا و حاکم و دادگا دۆسیەکە یەکلا بکەنەوە. ئێمە وەکو ئەندامانی لیژنەی مافی مرۆڤ پێمان وایە ئەگەر هەر بۆ نمونە تاوانێک لە هەر هاوڵاتیەکەوە بەدیکرا پێمان باشە لێرەدا دادگا سەروەربێ یاسا سەروەربێ با ئەگەر بۆ نمونە ئەوانش گومانیان لە هەر کەسێک هەیە ئەگەر شتێکی نایاسایی کردووە تاوانێکی هەیە با بە پێی یاسا بە ئاشکرا بە شێوەی ڕسمی بە شێوە یاسایی و ئاسایەکەی خۆی دەست بەسەر بکرێ نەک ئەمنیەتی هەرێمی کوردستان تێک بدرێ بە ڕفاندن بەدەست بەسەرگرتن یاخۆ یا بە بێسەر و شوێنکردن بۆیە ئێمە لێرەوە دەڵێن پێویستە بە پێی یاسایی تاوانباران بە سزای خۆیان گەن و بێتاوانانیش بەڕاستی ئازاد بکرێت. ڕفاندن و بێسەر و شوێنکردن لە پارێزگاکانی هەولێر و دهۆک دیاردەیەکی نوێ نییە و لە ڕابردووشدا ڕۆژنامەنووسان سەردەش عوسمان لە هەولێر و وەداد حسێن لە دهۆک پاش بێسەر و شوێنبوونیان تەرمەکانیان دۆزرایەوە. سەروەرنەبوونی یاسا و بەکارهێنانی دام و دەستگا حکومەکان لەلایەن حیزبەکانەوە بۆ تۆڵەکردنەوە بە هۆکاری بەردەوامی ئەم دیاردانە دادەنرێن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.